4 ساڵ تێدەپەڕێت بەسەر خولی دووەمی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم. بەپێی یاساش تەنها بۆ ماوەی 3 مانگی تر ئەنجومەنەکان دەتوانن کار بکەن دوای ئەو وادەیە شەرعیەتیان نامێنێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش ئاشکرای دەکات بە نووسراوی فەرمی داوایان لە سەرۆکی حکوومەت کردووە بۆ دیاریکردن ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام تا ئێستا سەرۆکی حکوومەت وەڵامی نووسراوەکەی نەداونەتەوە. ئەنجومەنی پارێزگا لە هەولێر لە سلێمانی ئەوەی من ئاگدارم هەردوو لە نووسراویان بۆ حکوومەت بەرز کردوتەوە و ئێمە ئەنجومەنی پارێزگا هەم بۆ پەرلەمان و هەم بۆ حکوومەتیش نووسراو بەرز کراوەتەوە کە داوای ئەومان کردووە لە کات و وادەی خۆیان هەوڵ بدرێ هەڵبژاردنەکان بکرێتن، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی ڕسمیمان بەدەست نەگەیشتووە، زانیاریمان لەسەر نییە لەسەوەی کە بەفعلی هەڵبژاردنەکان لە کات و وادەی خۆی بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام دەدرێتن لە خلالی ئەم 90 ڕۆژە بڕیاری بۆ دەدرێ ئەنجام بدرێ یاخودنا. ئەمە دەگەڕێتەوە ئێستا کە تۆپەکە لە ساحەی حکوومەتە بەو حیسابی کە کۆمەڵک دەسەڵات هەیە ئێستا لە دەسەڵات لە دەستی سەرۆکی حکوومەتدایە لە پاش بەسەرچوونی وادەی سەرۆکایەتی هەرێم ئەم بڕیاری لەسەر دەداوە لە پەرلەمانە بڕیار لەسەرەوە دەدرێتن تاوەکو ئێستا ئێمە هیچ بەرچاو ڕوونیەکمان نییە کە ئەنجومەنی پارێزگاکان چی بەسەردێ هەڵبژاردننی بۆ دەکرێت درێژەکرێتەوە. لە ئەگەری دەستنیشان نەکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پێش تەوابوونی وادەی یاساییان پێدەچێت پەرلەمان بۆ دروست نەبوونی بۆشایی یاسایی پەنا بۆ درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ببات. بەپێی یاسا ئەرچی ئەنجومەنی وەزیرانە ئەو وادەی ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکات. ئێمە هاوکار دەبین بۆ هیچ بۆشایەکی یاسایی دروست نەبێت و هەڵبژاردنەکان لە وادەی خۆیاندا ئەنجام بدرێت لە کوردستان. ناکرێت بۆشایی یاسایی دروست بکرێت بۆیە پێویست بە یاسا ئەو بابەتە چارەسەری بۆ بکرێت. بەپێی یاسای ژمارە 3 تایبەت بە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە کاتی تەوابوونی کاتی یاسای ئەنجومەنی پارێزگاکان ئەوە ڕاستەخۆ پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان و تەواوی بەڕێوەبەری گشتی شارەکانیش شەرعیەتیان نامێنێت ئەبێ بە هەڵبژاردن تیمێکی تازە شوێنیان بگرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.